کێشەی نێوان کورد و عەرەب لە بەشێک لە ناوچەکانی عێراقا بێکێک لە کێشاستیاریەکان ماوەتەوە بە تایبەتی کەرکووک کە خودی کەرکووک خۆی ناوچەیەکی هەستیار و گرنگە بۆ کورد. ئێستادا جوتیارانی کورد بەدەست ئەو پێشێلکاریە و خۆیان باسی دەکرد بەدەست ئەو پێشێلکاریەوە دناڵێنن ناڕزایەتیان هەیە کە عەرەبە هاوردەکان لە نێو کەرکووک و دەوروبەری و گوندەکانیدا هێرش و مەترسی بۆ سەر ئەوان دروست دەکات لە نێترین ناکۆکی و ململانی و ڕوبەڕۆبوونەوەشدا دوێنێ لە یەکەم ڕۆژی جێژندا ڕوویدا کە لە نێوان کورد و عەرەب لە پلکانە ناکۆکی و شەڕ دروست بوو. لەسەرم بابەتۆ هۆکاری دیاری کێشەکان و کەی بڕیارە ئەم کێشەیە چارەسەر بکرێت لایەنی پەیوەندیدار ئاگاداری ئەم بابەتەیە و هەوڵ و دەنگەکانی ئەوان بۆ چارەسەری بابەتەکە لەگەڵ بەڕێز محەممەد ئەمین کە بەڕێزیان نوێنەری جوتیارانی کوردن لە سەرگەڕان لە هەولێرەوە میوانی ئێمە گفتوگۆی بابەتەکەکەین. کات محەممەد زۆر سپاس بۆ ئامادەبوون جژنی شلێ پیرۆز بێت کە ئەم کێشەی کورد و عەرەب با لەوەی دوێنێەوە دەست پێ بکەین. ئەوەی دوێنێ لەسەر چی بوو دواتر دێنی سەر خودی کێشە ئەسڵەکەی نێوان کورد و عەرەب لە کەرکووک و دەوروبەری. سپاس بۆ تۆ و جەژنە پیرۆزە لە سەرجەم بینەرانتان دەکەم بە هیوام جەژنێکی خۆشی و شادی و کامەرانی بێ بۆ هەمووان. لە ڕاستیدا ئەو کێشەی دوێنێکە شتێکی دانەبراو نییە لە کۆی ئەو هەوڵ و کێشانەی کە لە 2017ەوە دووبارە لە سنوورەکانی هەموو ناوچەداوراوەکان سەری هەڵداوە بە تایبەتیش لە سنووری سەرگەڕان کە عەرەبە شۆڤینیەکان هەوڵ دەدەن شەڕ بە خەڵکەکە بفرۆشن شەڕ بە جوتیارەکان بفرۆشن دەست بەسەر زەوی و دەست بەسەر خانوەکانیان دابگرن. لە هەوڵەکەی دوێنێکیان ئەوەیە کە کۆمەڵێک لەو عەرەبە هاوردانەی کە لە دوای 2017ەوە لە کە چەند ماڵێکن لە گوندی پەلکانە نیشتە جێکراون هەوڵیان داوە بچنە ناو یەکن لە ماڵە کوردەکان کەسەکەش کە بەرەنگاریان بۆتەوە و ڕێگری لێکردوون لە ئەنجامدا بۆتە شەڕ و دەمەقاڵێ لە نێوانیان و کێشەکە سەبرە گەورە بووە لە بەرەوەی بەڕاستی حساسەتێکی زۆر گەورە لە سنوورەکە هەیە بۆیە هەر گچکەترین کێشە دەبێتە ئاڵۆزی و گرژی گەورە لە ئەنجامدا بۆتە شەڕ و پێکدادان بە بەرد و بە تێڵا و بە دەست بۆیە لە هەر لایەک دوسێ کەس بریندارن بەداخەوە کە هیوای چاکوونەوەیان بۆ دەخوازیێن. باش کاک محەممەد ماوەیەکە کێشەی کورد و عەرەب هەیە لە کەرکووک ینی بۆچی چارەسەر ناکرێت ئەم کێشیان بۆچی دەگەڕێتەوە کێ دافع و هۆکاری کێشە سەرکیەکەیە؟ کێشەی کورد لە کەرکووک بە تایبەتی وە لە ناوچەدابراوەکان بەگشتی زادەی درێژکراوەی 6 ساڵی ڕابردووە کە لە پێشتریش هەر هەبوو بەڵام لە 63ەوە زیاتر بە یاسا و بە ڕێنمایی و بە بڕیار هەوڵەکانی تاریب جێبەجێ دەکرێتن. ئەو 6 ساڵە بە درێژکاری حکوومەتەکانی حکوومەتەیەک لە دوایەکانی عراخەر کاتێک هەوڵێکیان بۆ هەڵکەوتبێ دەستیان نەپاراستووە لە درێژەدان بە تعریب و چۆڵکردنی گوندە کوردەکان و نیشتەجێکردنی عەرەب لە شوێنیاندا. ئەو فترەی کە لە نێوان 2003 تا 2017 کەمێک سست بووە کەمێک خاو بۆ ڕاوەساوە دەنا پێشتر و لە دوای 2017ەوە زۆر بەچڕی هەوڵەکان هەیە بۆەوەی کە دەست بەسەر زەویەکان دابگرن و کوردەکانی تێدا دووبار ئاوارە بکەنەوە و لە لایەکی تریش هەوڵ دەدەن گوندەکان چۆڵ بکەن بۆی کە بە خۆیان تێدا وەکو پێشی 2017 لەوێن دەرەکەدا نیشتە جێبن و دەست بە تعریب بکەنەوە. باش کاک محەممەد ینی ئێستا ئەو کاتەیە ئەو وەقتا یاخود ئەو کاتە حاسیم و گرنگەیە کە پێویستە چارەسەرێ بۆ ئەم کێشەیە بدۆزرێتەوە. ئێوەکو نوێنەری جوتیارانی کورد لە پەلکانە وەکو ئەوەی کە ئێوە نزیکترن لە هەر کەسێکی کە چۆن دەنگی کوردەکانە گەیرن بەلایەنی بەرپرس لە بابەتەکە چ لە حکوومەت هێرم چ لە ناوەند و چی دەڵێن لە وەڵامدا؟ لە ڕاستیدا یعنی هەر ئەگەر باسی حالەتەکەی دوێنێ بکەین کە یەکەم ڕۆژی جەژنی ڕەمەزانە خەڵک لە زیاتی ئەوەی بە دڵێکی خۆش و بە ئاشتی و بە لێبوردەی لەگەڵ یەکتر ئەو ڕۆژیان بەسەر بردا بەداخەوە شەڕ پێفرۆشتنی و عەرەبە هاوردانە بۆتە هۆی هەم گرژی و ئالۆزی هەم بۆتە هۆی ئەوەی کە بەڕاستی جەژنەکەشمان لێ تێک بچێت لەو سنوورە کێشە و ئالۆزیێکی ناخۆش و ینی دوێنێکە ڕۆژێکی یەکجار تاڵ بوو بەهی ینی بۆ هەموو دانیشتوانی گوندی پەلکانەوە بۆ هەموو دانیشتوانی سنوورەکەش بەداخەوە پەیامی مە ئەوەیە کە بەڕاستی هەوڵ بدەین ئەو کێشەیە چارەسەر بکرێ بە بنەڕەتی و ئەو عەرەبە هاوردانەی کە لە دوای 2017 ئەو 6 ماڵەی لە گوندەکە
بەڵێ چارەسەری بنەڕەتی ئەوەیە بەڕاستی لە چوارچەوەی مادەی 140 جێبەجێ دەکرێت کە مادەیەکی دەستوریە و مادەیەکە هەموو خەڵکی عێراق بڕیا دەنجیان پێداوە وەلەو چوارچەوەی ئەو مادەیە کۆمەڵێک ڕێنمایی تێدایە کۆمەڵێک فقرەی تێدایە بەهۆی ئەو ڕێنماییانە دەتواندێ هەموو عەرەبە هاوردانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و تاویزاتی خۆیان وەربگرن وە کوردەکانیش بە خاک و گوندەکانی خۆیان شاد ببنەوە بۆی کە جارش کە ئەو ململانەیە بەڕاستی ینی سەر هەڵنەداتەوە ئەوە کێشەی ینی لە مەودای دوور و چارەسەری بنەڕەتیە بەڵام بەلایانی کەم ئەگەر بمانەوێ ئەو کێشەیە سەر هەڵنەداتەوە دەبێت بە زووترین کات ئەو عەرەبە هاوردانەی کە لە کۆی ئەو منتیقانە بەتایبەتی لە گوندی پەلکانان نیشتە جێکراون دەبێت لەوێن درێکە نەمێنن وەلا بدرێن بۆی کە بەڕاستی ئەو حساسیەتەی ئێستا لە نێوان ئەو خەڵکانە لەگەڵ خەڵکە ڕەسەنەکانی ئەو منتیقای کە جوتیارە کوردەکانن هەیە بۆی کە فتیلەکە دەربێتن و نەتوانین کێشەکە جارێککە سەر هەڵنەداتەوە بە یەکجاری چارەسەر بکرێتن. باش کاک محەممەد نوێنەرانی کورد و حکوومەت هێرێمی کوردستان لەسەر ئەم کێشێ تا ئێستا دەنگیان چی بووە هەڵوێستیان چی بۆ چی دەڵێن؟ بەگشتی ئەو جارە سەرۆکی حکوومەتی هەرێم بەیاننامەیەکی دەرکردووە کە ئەوە شتێکی باشە و هیوادارین نەک لە تەنها لە پەلکانە لە هەموو ئەو ناوچانە و لە هەموو ئەو دەستدرێژیانێک کە دەکرێتە سەر کوردەکان حکوومەتی هەرێم بەگشتی بە جواب بێتن و خۆی بە خاوەنی ئەو خەڵکانە بزانێت بۆی کە ڕێگری بکە لە ئەو پرۆسەی دووبارە تاریبەی کە لە ناوچەکەدا سەری هەڵداوەتەوە. پەرلەمانتارە بە ڕێزەکانیشمان بەڕاستی پەیوەندیان پێوە کردوین و ئەو پەڕی ئامادەیان دەربڕێ بۆ هەموو هاوکاریەک ئێمەش داوایان لێ دەکەین کە بتوانن لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی ئەو بڕیارانەی کە لە حکوومەتی عێراقەوە هەوڵ بدەن دەربچێ بۆی کە ئەو کێشەیە بنبڕ بکرێەوە جارێککە سەر هەڵنەداتەوە ئومێدمان زۆرە بەڕاستی بۆی کە بتوانین داواشان لێ دەکەین کە حکوومەتی هەرێم لە چوارچێوەی پرۆسەیەکی گشتیدا لە چوارچێوەی گفتوگویەکی ڕاستەقینەدا ئەو مەلەفانەی ئەو مەلەفەی لەگەڵ حکوومەتی عێراق بخاتە سەرمێزی گفتوگۆ بۆی کە بگەنە چارەسەرێکی بنەڕەتی و خەڵک ماوەی 6 ساڵە لە ئازار و محنەتی و دەربەدەری و ئاوارەیەکی ناخۆشی زۆریان بینیوە بۆیە هیوادارین ئەو کێشات چارەسەر بکرێەوە ئەو خەڵکە لەو دەرد و محنەتە ڕزگار بکرێت. باشە بەس لە یاسا کرد ڕەنگە ئەوان یاخود عەرەبەکان مبەڕیریان ئەوە بێ هۆکاریان ئەوە بێ کڕەنگە لە دیوێکیشەوە یاسا پشتیوانیان بێت لەگەڵ ئەوەی زۆر جار پەنجەی تۆمەت بۆ بەرپرسانی باڵای کەرکووک ڕادێکێشرێت بەرپرسە ئیداریەکان دیارەمە بەسمە کە لە پشتیانن بۆ ئەم جێدەڕۆیانە کە دەکرێتە سەر کورد. یاسا چی دەڵێ بەرپرسانی ئیداری کەرکووک فعلەن پشتیوانی عەرەبە هاوردەکانن؟ لە ڕاستیدا هەموو دەزانین هەموو واقعات جوغرافی و مێژوویەکان شایدی ئەوە دەدەن کە ئەو منتیقانە هەموو منتیقەی کوردنشینن و بە تاپۆ بە عەقدە کشتوکاڵیەکان هەمووی خاوەندارێتیان دەگەڕێتەوە بۆ کوردەکان. بەڵام حکوومەتە یەک لە دواییەکانی عێراق لە دوای ساڵی 75 بە دواوە بە تایبەتی هەتاوەکو کۆتایی هەشتاکان لە کۆمەڵێک پرۆسە و کۆمەڵێک بڕیار ئەو کوردانیان هەموو دەرکردووە و عەرەبیان لە شوێنەکانی لە خواروی عێراق یان لە مووسڵ یان لە تکریت هێناوە و لەو شوێنیاندا نیشتەجێکردن و زەویەکانیشان پێداون و گوندەکانیشان پێداون. لە دوای 2023 ڕاستەکەی خەڵک گەڕاوە سەر شوێنەکانی خۆیان و بە ئومێدی ئەوەی کە لە دەستوری عێراق لە چوارچەوەی مادەی 140دا ئەو کێشانە بنبڕ بکرێتن. بەڵام هەتا ئەو بڕیارانەی کە کۆمەڵێک بڕیاریش دەرچووە لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە دێتە سەر لایەنی جێبەجێکردن وەزارەتەکانی عێراق خۆیان لە جێبەجێکردنی کارەکە دەدزنەوە و تا ئێستا بە معەڵەقی ماوەتەوە بۆیە ئەو کێشەیەشە تا ئێستا ینی ماوەتەوە بەداخەوە و درێژەشی هەیە و مەترسیی ڕاستەقینە شەیە بۆی کە بەڕاستی شەڕی تایفی و شەڕی نەتەوەی لەو منتیقەی ڕووبدا کە ئومێدواری نەگاتە ئەو حالەتە ئێمە هەرگیز لە یانگیری شەڕ نەبووینەوە هەرگیز چاومان لەوەی نییە کە خوێنی هیچ کەسێک بڕژێلەوەی و چاومان لە ئاشتێ چاومان لە خاک و گوندەکانی خۆمانە و بە ئاشتیانە لەسەری دابژین بۆی کە بەڕاستی کێشەکانیشمان چارەسەر بکرێ. بەڵام من ئەوەش تاکید دەکەمەوە کە بەڕاستی کۆمەڵێک دەستگای ناو پارێزگای کەرکووک بە
پارێزگارەوە بە هەندێک کەسان لە ناو محاکمی کەرکووک و هەندێک کەسان لە ناو زراعە لە دایرەکانی نفوسیانی هەمویان وەکو حملەیەکی گشتگیر لە هەوڵی ئەوەدان کە دووبارە ماف لە خاوەن مافەڕەسەنەکان لە کوردەڕەسەنەکان بسێنەوە بیدەن ئەو عارەبانەی کە کاتی خۆی ڕژێمی بەعس و سەدام لە درێژەی پرۆسەکانی تعریب و ئەنفال داهێناوێتین و لەو شوێنانەدا نیشتەجێ کردوون و بۆی کە کەرکووک بەگشتی و ناوچەدابراوەکان بەگشتی و کەرکووک بە تایبەتی لە کورد ڕێژەکەی کەم بکاتەوە و عەرەبی تێدا زیاد بکات. باش کاک محەممەد ئێستا ئەم کێشەی دوێنێ نوێترین کێشەیەکە لە نێوان کورد و عەرەب ڕوویاوە لە پەلکانە. ئەم کێشەیە چۆن دەکرێتە دۆستێک بۆ ڕێگری ئیتر ئەوەی کە دووبارە کێشەی دیکە ڕوونایەتەوە لەو ناوچانەیە وەکو بەڵگەیەک و مستەمسکێک بەکاریش بهێنرێت بۆ حکوومەتی هێرێمەوە بۆ حکوومەتی عراقی و بۆ دادگاکان بۆ چارەسەرکردنی کێشەکەیان ئێخۆ ناکرێ ئەم کێشەیە بەردەوامی هەبێ و بەردەوامی کورد و عەرەب شەڕیان بێت و بەرگری بکەن و هێرش بکەنە سەریەک دوجار ئەبێت چارەسەر بکرێ. بەدڵنیایەوە ئەو کێشەیە ئەو هەتا زووشە چارەسەر بکرێتن باشترە بۆی کە تەشەنە نەسێنی و بەڕاستی ینی ئەو ناوچانە لە ئەنجامی ئەو هەوڵانەی پرۆسەی تعریب و دووبارە تعریبکردنەوەیەوە وەکو ینی پاوان و پوشێکی لێ هاتووە کە گچکەترین پرۆشتی ئاگری بەسە بۆی کە کۆی گشتی ئەو سنوورانە دابگرێتن بە ئاگر بیسووتێنی بۆی هیواداری نەگاتە ئەو حالەتەی و بتوانن حکوومەتی هەرێم وەفتێکی مفاوز پێک بێنێتن و ئەو مەلەفە وەکو گوتم لەگەڵ حکوومەتی عراقی بخاتە سەر مێزی گفتوگۆ و بتوانن ڕێنمایی و چارەسەری پێویستی لە دەرکردنی کۆمەڵێک بڕیار پێدا دەربکەن بۆی کە خەڵکەکە ئەو عەرەبە هاوردانە ئەگەر هاتووە هەر ئیستیحقاقی یا مافێکیان هەیە لە تعویز لە ئەنجامی ئڵغاکردنەوەی ئەو عەقدانەی کە کاتی خۆی بە بڕیارەکانی مادەی 140 جێبەجێکراوە تاویزەکانیان وەربگرنەوە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ئێمەش لەسەر زەوی و گوندەکانی خۆمان بە ئاشتیانە و بە مافەڕەسەنەکانی خۆمانەوە بە مافەڕەوەکانی خۆمان شاد ببینەوە. ئێمە هەرگیز لە ئەنجیری شەڕ و پێکدادان نین و لەگەر ئەوەشین کە حکوومەتی هەرێم بەڕاستی خەمێکی جدی لەو لە خەڵکی ئەو سنوورانە بخوا بۆی کە بتوان کێشەکانیان چارەسەر بکەن داوا لە هەموو کەسێک هەر کەسێک خۆی بە خەمخۆری ئەو ناوچانە زانێ خۆی بە خەمخۆری میلەتی کوردەزانێ دا لە پەرلەمانتارەکان بێ یان وەزارەتەکان یان بڕیار بەدەستانی حکوومەتی هەرێم کە ئەو کێشەیە بە خەمێکی گەورە و خەمێکی سەرەکی خۆیان بزانن و هەوڵی چارەسەرکردنی یەکجارێکی و بە بنبڕی بدەن. باشە زانین کە کەرکووک لە بەردەم هەڵبژاردنێکدا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم ناوکۆتییەوە هاتنی عەرەبە هاوردەکان بۆ نێو کەرکووک چ کاریگەریەکە کات یارمە بەسمە لە ڕووی ئەمنیەوە چ کاریگەریەکێ بێت لەسەر ئەم دەنگدانی کە لە بەردەمایە لە پێشە بۆ کەرکووک. من پێم وایە لە 2017ەوە هەوڵی دەسەڵاتدارانی حکوومەتی عراقی بۆ کەمکردنەوەی ڕێژەی کورد لە کەرکووک بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنەکاندا و زیادکردنی ڕێژەی عەرەب هەموو ئەو درێژکراوانە بە پرۆسە دەکرێت و بە بەرنمەیەکی داڕێژراو دەکرێت دەبێت ئێمە زۆر ئاگاداری ئەو حالەتانە بین و نەهێڵین ئەو پرۆسەیە و ئەو حملەیە سەر بگرێتن و ئەوەی دوێنێکەش و ئەوەی کە لە داقوق و لە منتیقەکانی تریش ڕووداوەی کە لە دووبز ڕوودا لە کۆی گشتی ناوچەدابراوەکان ڕوودا هەمووی بەشێکە لەوەی کە بەڕاستی هەوڵی دەسەڵاتدارانی حکوومەتەکانی عراقی بۆی کە ڕێژەی کورد لە کەرکووک و ناوچەدابراوەکان کەم بکەنەوە بۆی کە ئەوان بەخۆیان ڕێژەکەیان زیاتر بێ و دەست بەسەر پۆستە باڵادەکان دابگرن وەڵ دووبارە لە ڕێگەی پۆستە باڵەکانەوە هەوڵەکانی خۆیان لە تعریبکردنی سنوورەکە لە تعریبکردنی گوندە کوردەکان لە دەست بەسەراگرتنی پۆستە باڵاکان و چۆڵکردنیان لە کورد هەمووی ئەو حملەیە درێژە پێ بدەن وەکەوەی کە لە 2017ەوە دەستیان پێکردووە و هەتا ئێستش درێژەی هەیە. باش. ئێستا دوا چاوەڕوانیەکان بۆ ئەماکەمە دوا پرسیار کاک محەممەد دوا چاوەڕوانیەکان بۆ چارەسەری کێشەکە چی دەبێت چ پەیامێک گەگەێنن بە کورد لە کەرکووک و پەلکانە و ئەو ناوچانە ئەو گوندانی کە کێشەکەی تایە ئێوەکو نوێنەری جوتیارانی دوا پەیام و داواکاریمان لە هەموو کەسێک هەیە کە وەکو گوتم خۆی بە دڵسۆزی کورد دەزانێت لە پەرلەمانتارەکان لە سەرۆک کۆمار لە پەرلەمانتارەکان لە وەزیرە بەڕێزەکانمان لە نوێنەرەکانی کورد لە حکوومەتی عراقی و لەلایەکی تریش لە حکوومەتی هەرێم و بڕیار بەدەستانی بە حکوومەتی هەرێم بۆی کە بەڕاستی ئەو کێشەیە هەوڵ بدەن بە چارەسەرێکی عادیلانە و چارەسەرێکی یەکجارەکی
بگەن و دەبێ بەڕاستی کوردیش لە مفاوزاتێکی یەکجارەکی ئەو مەلەفە بخاتە سەر مێزی گفتوگۆ و چارەسەری بنەڕەتیان بۆ دەربکات بۆی کە جارێکی کە خەڵک تووشی ئاوارەی و دەربەدەری و ناڕەحەتی و نەبێتەوە ئەو فتیلەی کە وەکو ئەزمەیەکی گەورەی لێ هاتووە لە کۆی گشتی ناوچەدابراوەکان بە تایبەتی لە منتیقەی داقوق لە دووبز لە سەرگەڕان لە لەیلان بۆی کە بەڕاستی ئەو فتیلە دەربێتن و نەبێتە هۆی ئەوەی کە هەموو ئەو خەرمانەی کە عراقی نوێی لەسەر دروست بووە بسووتێنیتن هیوادارین بڕیار بەدەستانی خۆمان لە خەمی ئەو ناوچانەدا بن لە خەمی خاکدا بن بۆی کە بتوان چارەسەرێکی گونجاو بۆ ئەو کێشاو و یارمەتی خەڵکە دڵسۆز و بۆ وفاکەی کۆی گشتی ناوچە دابراوەکان لە کوردەکان و لەگە بەتایبەتیش لە سنووری گوندەکانی سەرگەڕان بدەن بۆی کە چارەسەرێکی عادلانیان بۆ بدۆستنەوە. بەڵێ بەڕێز محەممەد دەمین لە نێری ژووتیارانی کورد لە سەرگەڕان لە هەولێرەوە میوانی ئەمە بووی سپاس بۆ ئامادەبوونیت.